دواتر سیرە بە هەمان شێوە وەکو حەدیث یاخود وەکو سیرە ژیانی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم زۆر بە جوانی نەقل کردووە و بۆ ئێمە هێشتوێتەوە و هیچ شتێک لە ژیانی پێغەمبەری خوا نەماوە صلی الله علیه و سلم نەیزانین تەنانەت کاتی خەڵوەت و کاتی شەونێژ و کاتی مانەوە و کاتی ئەشکەوت و کاتی وردەکاری حتا زۆر جار خۆشنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمانە هەمووی لە فەزلی خوای گەورەوە هەموویمان بۆ ماوەتەوە و هەموویمان بۆ پارێزراوە و هیچ شتێک نەماوە کە لەمانەیە خوا نەخواستە بەستی ترین گومانمان لێ بێ هەر کاتێکیش بەستی ترین گومانمان هەبوو لەم شتانە لە فلتەری صحیح و حەسەن و ضعیف و مۆزوع و لەوانەیە دەین هەموو ئەمانە بۆمان دەرەکەوێت کە ئەمانە لە چۆوە هاتوون و بۆ هاتوون و سیسیلەکە چۆنە و مەتنەکەی چۆنە عولەمایان زۆر بە وردی ئەمانەیان بۆ نەقڵ کردوین بەبێ ئەوەی کە هیچ گومانێک لە دڵی بەرامبەرەکەیان نابێڵنەوە.